دیوانی شاعری شۆڕژگەڕی کورد دڵدار. ئەی ڕەقیب کەرکووک، ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زوبان، نایڕمێنێ دانەی تۆپی زەمان. ئێمە ڕۆڵەی ڕەنگی سوور و شۆڕشین، سەیری کە خوێناویە ڕابردوومان. ئێمە ڕۆڵەی میدیا و کەیخوسرەوین، دینمان ئایینمانە نیشتمان. کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە، زیندووە هیچ نانەوێ ئاڵاکەمان. چەند هەزار لاوانی کوردی نەڕەشێر بوون بە قوربانی و هەمویان نێژران. لاوی ئێستاش حازر و ئامادەنە، جان فیدانە، جان فیدانە، جان فیدان. لاوی کورد هەڵسانە سەر پێ وەک دلێر، سا بە خوێن نەقشیەکەن تاجی ژیان. کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە، زیندووە هیچ نانەوێ ئاڵاکەمان. ئەی لاو ئەرێ ئەی لاو لە هیچ وەختێ نەکەی مەیوسی ژینت بێ، دەبێ هەردەم عەزمدار و دەوای دەرد و برینت بێ. لە مەیدانی تەقەدومدا تەلاژ ئەسپی نەجاتت بێ، لغاوی ئەسپەکەت فکر و عیلم و ئاوزین گوزینت بێ. بەڵێ دایم هونەرمەند بە لە مەیدانی نەبەردیدا، بەهۆی عەقڵ و هونەرمەندیت دەبێت تیشکی زەمینت بێ. لە نێو گەلدا بێ ئیعلانی جەنگی کەی لەگەڵ جەهلا، عیلم چەک بێ لە ئەم جەنگەوە تەن جێگەی کەمینت بێ. لە ڕێگای شان و بەرزیدا دوورەندێشێکی وریابە، مەنافع پەروەری میلەت ئەبێ ئامانجی ژینت بێ. نەکەی بۆ بەرزی ئامانجت برای خوێنیت لە بەندیکەی، بە بەرزی شاد و مەسرور بە نزمی ژینی شینت بێ. لە وەختی گەنجیدا دەبێ ڕەنجێکی گەنجین دەی، نەوەک وەختت بڕەنجێنی لە نێو جێگا و نوێنت بێ. لە دنیادا حەقی ژینت هەیە تاکو نەفەسدانی، بەڵام چاکە و ڕەوشتی چاک دەبێ ئاین و دینت بێ. برای تۆنە هەموو کوردێک وەکو والم کە ناچەیکەی، نەکەی دڵپیس و جوێن دەربی بەرامبەریان وەڕینت بێ. ئەگەر لاوێکی کوردی تۆ دەبێ دڵپاک و باڵابی، نەوەک دڵداری دڵپەروەر دڵت قورئانی دینت بێ. ئیش کەرکووک 1939. دڵ بە دوو ئەفسانە کەوتووایە زانی وا بێ، ئیشی دنیا ڕەنجی پێ ناوێ بە خۆی کۆتا بێ.
نەیدەزانیە و بە عارەقداری و مێدا و بدا گەر بە خوێن پەینی بکە ئەوسا سەمەر پەیدا بێ. لەفزی نابێ بیزانی کەلاوی کوردی تۆ هەر بە کۆشش دێتە بەر باغی ئەمەل ئیحیا بێ. تاڵع و ئیقبالە وەهمی پایە بەندی بێهونەر عەزمی مەردانەت ببێ هەرچیت نیاز بێوا بێ. ئەی برا لادە لە فکری کۆن و زوو سار ڕاپەڕا کارەکەت جارڕێک بخە ڕەنجت هەبێ خۆی چابێ. مردنە ژینت بە بێکاری لە سستی لا بدە هەر بە ڕەنجی لاوی وەک تۆ نیشتمان ناوا بێ. لەگەڵ جاهد بەیەکەوە دایانناوە. ڕانیا 1943. شەهبازی یا شەهێنی شاهی یا شەهلاری تۆ بێدڵی بێمروەتی عاشق کوژی خوێن خواری تۆ زاڵمی غارەتگەری تاڵانبەری بۆ گیان و دڵ لەشکەری تاتاریە دوو زوڵفەکەی تاتاری تۆ حاکمێکی مەست و بێباکی ئەبەد ڕەحمت نییە مائیلی فەتانیە دوو چاوەکەی سەحاری تۆ ئەنوەرە بۆ گشتی عالەم زوڵمەتی دوو زوڵفەکەت زوڵمەتە بۆ من بەتەنها ئەنوەری ڕوخساری تۆ بەسێتی جائی سەنەم باباری میحنەت لابەرین کەعبەکە جنابێ کە ساتێ بینە نێو گوڵزاری تۆ مەجلسی مەستی ببەستین خۆم و خۆدەی نازەنین کەی ئەبێت جارێک ببم من مەستی شەکرباری تۆ قەد نەکەی جاهت مەدەد لەم شۆخی واکەج مەزهەبە چونکە دڵدارم ئەزانم نایەتە هاواری تۆ ئومێد هەولێر 1935 چاوەکانم لێڵ و وێڵ بوو کوا ستارەم دەرنەکەوت دڵ لە تاوی دەردی گڵپەی سەند وەک واور و نەوت ڕۆژەڵات و زیندەگی داگشتی عالەم کەوتە ئیش چاوە نۆڕی ئۆفقی دوورم ڕۆژی من کوا دەرنەکەوت ئەی خودایە تاری نیگبەت کەیە بێ لاچێ خودا تابەکەی چەنگە چڕێ من سا لەگەڵ تۆ 87 بەسیەتی دڵدار زەمانی شیعری بێمەعنا نەما هەڵسە چارەی دەردەکەت کە بێتەفەکوور ڕێگە چەوت بێت و ئەسپێت چەندە سیل بێ سواری چالاکی نەبێ قابلە دەرچێ لە مەیدانی جداڵ و جێگەڕەوت
لەگەڵ عەونی بەیەکەوە داهێناوە کۆیە دڵ لە بەینی تەڵعەتی ڕوو زوڵفەکەی دەیجوورتە گاهێ مەیلی شەوە کات و گاهێ مەیلی نورتە بەحری عومانی سروشکم وا بەدەم گریانەوە پڕ لە دانەی گەوهەرە هەم لەعلی وێنەی سوورتە بادەکەت پڕ ژەهری مار بێ پێم بدەی نۆشی یەکەم چونکە تەبعم هێن موتیعە بەندەی مەیسوورتە سازانی چەند پەشێوە و دڵی بیماری من پەیکراوی تیری غەمزەی چاوەکەی مەخمورتە ئاسمانی حوسنی ڕوخسارت لە برۆ چەرخی ڕوو تاقیە برۆت دوو هیلال و چەرخی کوڵمەت خوورتە غونچەکەی نەشگەفتەی لێود لە باخی مەقسەدم تا دەمی پشکوتنی دڵ بولبولی منزورتە ئارەزووی ئەم شیعرە دڵدار تۆ لە عەونی بۆکەی چونکە ئەم غەمبارە دایم بۆ وەتەن مەجبورتە کوردستان بەغدا 1940 کوردستانی خۆش نیشتیمانی جوان تۆ قیبلەگاهی منی بێگومان چاوم پشکوتووی شاخەکانتە فێری سەیرانی باغەکانتە دەنجی شمشاڵی شوانەکانت زریق و باخی جوانەکانت قاسپەی کەوانی قەت کێوەکانت خوڕەی ئاوەکەی نشێوەکانت ئەمانە هەمووی گوێیان کردمەوە هەوێنی شعری دڵیان گرتمەوە من درەختێکم لەو خاکە ڕوام بە خۆشەویستی تۆ ئاودرام بەڵێ کوردستان تۆ منت خوڵقان پێت بەخشیم ژیان خۆشی ژیانم خۆشی ژینتە ئێشی ژینی من ڕۆژی شینتە چونکە کوردستان کوردستانی جوان قیبلەمی دینمی خوامی بێگومان ئەی کورد هەولێر 1936 ئەرێ ئەی کورد لە نێو گەلدا هەتاکەی مات و داماوی کە عالەم سەر بە خۆن گشتی ئەتۆش پەیوەندی نێو داوی دەسا بیرێ لە حاڵی خۆت بکە و هەستێ بە زیلت کە بەڵێ دوێنێکە ڕاوکەر بووی و ئێستاکە بە خۆت ڕاوی کەمەربەستن لە نێو گەلدا بناغە و پێشڕەوی ژینە بە تیری چینەیە ئیمڕۆ لە ژینا فەوت و کوژراوی دەسا هەڵسە بە هوشیاری نەفەوتاوی بەیەکجاری لە نێوبەندی معەززەبدا ئەمێنی قوڕ بەسەر ماوی
زەمان ئێمە بە شیشی غەم لەسەر ئاورە برژێنێ، سەری سوڕما لە جالی تۆ هەتاکەی هەر نەبرژاوی. دەمی بیور عەدووی دارە، بەڵام کلچیەویش دارە، بەهۆی کووردا تۆ غافڵ کەوایم ڕۆژکانراوی. دەسا غیرەت کە مەوهومی لە بەهرەی ژینا مەحرومی، درێغ و حەیفە مەزلومی کە زیندوی پەشمە فەوتاوی. جیهانگیرانی هاوتیرەت کە دوێنێ هەروەکو تۆ بوون، ئەواوان پێگەیشتون و ئەتۆ شەر کاڵ و هەر خاوی. بڵێ سەربەستی بەغدا 24/1/1944. لە ساتێکی وەها تەنگ و لە کاتێکی وەها پەستی، کە عالەم گشتی هەستاون ئەبێ کەی تۆش لە خەو هەستی. بە چاوی ڕاستەقینە سەیری خۆت کەیت و بکەی هەستی، کەوا مەحرومی سەربەستی لە ژێر دەستانە ژێردەستی. لەگەڵ لاوی نهێنی کورد بڵێ سەربەستی سەربەستی. بەگوڕ تۆ بێ مەیدان و حقوقی گشتی داواکەی، بەیادی نەوجەوانانی شەهیدان گیانی بەرپاکەی. بە تیشتی حەق خوراوانی کورد دڵی تاریکی ڕووناکەی، بزانێ سا بەسەرچوو وەختی بەدمەستی و بەدمەستی. لەگەڵ لاوی نهێنی کورد بڵێ سەربەستی سەربەستی. لە چاوی کیژە کوردانی براکوژراوی ماڵسووتا و شەپۆلی ئەشتی خوێنین دێ وەکو جۆبارێ ئالافاو. هەنیز کە قوڵپەگریانی هەتیوی ڕووتی باوکوژراو، نیداکەی واجبە بۆ گشت لە بۆ دڵتینی نەشکەستی. لەگەڵ لاوی نهێنی کورد بڵێ سەربەستی سەربەستی. خەندەکەی بایی بەغدا 15/3/1944. لە ئافاقی ژیانی ناهومێدیم خەندەکەی بایی، فریشتەی پاکی هیوامی نیشاندام وا کە بیدوێنم. پریشتی تیشتی ئەستێرەی جوانیم شەو بە ئەسپایی، بە سۆزی هاتە نێو کونجی دڵی تاریکی پڕخوێنم. دەسادەی مەزدەری هەستی، دەخێرا لادەری پەستی. وەرە تا من بەڕازی تۆ نەمامی شادی بڕوێنم. جوانی غونچەیە بووە کە پەنجەی ڕازی ڕاکێشایی، دەسەیری چەند بەوەسڵی زوڵفی خاوت شاد و مەسرورە. لە ڕووی ڕاستیە تۆش وەگە و گوڵێکی چیمەنی دنیایی،
کەچی تاجی دڵی هێشتا دڵت لەم حاڵ ڕەنجورە بە خەندەی نەرمی دڵپاچیت ئەخۆم سوێندێ بە ڕووناچیت ئەگەر هەستێ بە ژین وابێ لە جەرگی ڕاستیا دوورە هەمووی نووری ژیانە فەیز و نووری ئاسمانی شین هەموو چەپڵەی گوشادی لێدەن هەرچی کەی بینی لەسەرم خاکە گەردێکین دە ئێمەش ڕوو لە شادی بین فەرامۆشی بکەین جارێ چەژی تاڵاوی غەمگینی بە دڵڕوونی و ڕووخۆشی بە خەندە نەک بە خامۆشی بنۆشین جامی دڵداری لەبەر کەین بەرگی نەمرینی داڵ سەبابی ناکەین مەعبەدی پیرۆزی دڵداری لە تیشتی ڕۆژ لە شەوقی مانگ لە ڕەنجی پەلکە ڕەنجینە کە هەر کامەی بڵێ پاکە لە کردەی قودرەتی باری نیشانەی کردگارێکە و بناغەی پەیڕەوی دینە لە شوێنی پڕلاستی بێ کەرستەی خۆشەویستی بێ لە نێوەم باغە بێجێگەی کە تۆم لێ دیت لە هاوینە لە پەرکی تازە پشکوتووی نەژاکاوی گوڵی نەسرین کراسێکی سپی بێگەر دروست کە شەنگ و دامەن شۆڕ لەبەر کە و زوڵفی زێڕینت بەسەریا بێنە خوارچین چین پەری تیم تیم بەڕاز و ناز لە بۆت بێنن بنەوشەی مۆر بە ئاوازی نەوا و تەبجیل بهۆنم پێچەکەی ئیکلیل ببەن کڕنوش بڵێن ئەی شۆخ پەری زادەی گزنجی خۆر ئەوە ئیکلیلی دڵسۆزی و دڵارامی دەکەین پێشکێش هەر چەپکەی خەم و ملکەچ سروشتی نەوجەوانێکە نیگارێ بوو بە ناکامی بەگریاوی بە ئێش و نێش لە ژین ڕۆیی ئەوێستاکە هەوێنی داستانێکە بەیادی ئەو دڵەی تین و کە چۆن هادوەهاش دەرچوو بڕۆ نێو ئابیدە و سەیری چە پیرۆز جاویدانێکە وەرە نێو ئابیدەت تا من لەبەر پێتدا بدەم مەژنۆ لەبەروەی نادڵ ئارامی لەبەروەی چوونکە باڵایی خودای شیعر و پەری هیوایی بڵێسەی هەستی بەرزی تۆ هەواڵی هاوڕەنگ و خوێنی فریشتەی شۆخی میدیایی لە ڕووی چاکە و وەفاداری بەیادی جامی دڵداری لە مەستی خۆشی بمهێڵی دروشمی خەندەکەی بایی